کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینی و ڕاوێژکاری چوارەمین راپۆرتی خۆی تایبەت بە هەناردەکردن و فرۆشتن و بەکاربردن و خەرجی و داهاتەکانی نەوتی هەرێمی کوردستان لە 1 نیسانی 2018 تا 30 حوزەیرانی 2018 واتە بۆ 3 مانگ بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیت کۆی گشتی نەوتی خاوی هەناردەکراوی هەرێم بە بۆری 30,190,384 بەرمیل بووە کە لەو بڕە پاش لێدەرکردنی پێکاتەی ئاو 28,398,248 بەرمیل ماوەتەوە. داهاتەکەشی ملیارێک و 784,943,000 دۆلار بووە. هەروەها بەپێی راپۆرتەکە بڕی ئەو نەوتەی بە فرۆشیار و پاڵاوگەکانی ناوخۆ فرۆشراوە 957,010 بەرمیل بووە کە کۆی بەهاکەی 53,874,000 دۆلار بووە. دیلۆیت ڕایگەیاندووە تێکڕای نرخی 1 بەرمیل نەوتی فرۆشراوی هەرێم بۆ ئەو 3 مانگە لە ڕێگەی بۆریەوە 62 دۆلار و 84 سنت و بۆ ناوخۆش 56 دۆلار و 29 سنت بووە. هەروەها کۆی بەهای نەوتی خاوی فرۆشراوی هەرێم لەو 3 مانگەدا 1,838,818,555 دۆلار بووە کە پاش لێدەرکردنی ڕسومات و شایستەی دارایی و قەرزی کۆمپانیاکان و خەرجیەکان بڕی 1,309,899,906 دۆلار بۆ حکومەتی هەرێم ماوەتەوە. بەپێی راپۆرتەکە کۆی ژمارەی سافی نەوتی هەناردەکراو لە مانگی نیساندا 8,642,381 بەرمیل نەوت و لە مانگی ئایاردا 9,612,707 بەرمیل و لە حوزەیرانیشدا 9,943,160 بەرمیل بووە. کۆمپانیای دیلۆیت ڕایگەیاندووە لە هەناردەکردن و بەکاربردن و فرۆشتنی نەوتدا هیچ بەیانێکی نادروستیان بەدی نەکردووە، بەڵام ئاماژەی بەوەش کردووە کە وردبینی کۆمپانیاکە پشت بەو بەڵگەنامە پێشکەشکراوانە دەبەستێت کە لەلایەنە پەیوەندیدارەکانەوە وەریگرتووە. ئەوانیش بریتین لە بەرهەمهێنەرانی نەوت، پاڵاوگەکان، بازرگانانی فرۆشی نەوت، بەکارخەری بۆری نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. دیلۆیت جەختی لەوە کردوەتەوە دروستی راپۆرتەکەی پەیوەستە بە دروستی ئەو زانیاریانەوە کە لەو لایەنە پەیوەندیدارانەی وەرگرتووە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە هیچ بەڵگەیەک نییە بیسەلمێنێت ئەو سەرچاوانەی زانیاری بە دیلۆیت دەدەن زانیاریەکانیان تەواو دروست بێت، بەڵکو هەمیشە هاوڵاتیانی هەرێم و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و پەرلەمانتارانیش گومانیان لەسەر زانیاریەکانی زۆرێک لەو سەرچاوانە هەبووە کە ئێستا کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینیەکانی پشتیان پێدەبەستێت. هەروەها کۆمپانیای دیلۆیت هاوشێوەی راپۆرتەکانی پێشووی دووپاتی کردوێتەوە، جگە لە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازی هەرێمی کوردستان لە بەرامبەر هیچ لایەنێکی سێمدا خۆی بە بەرپرسیار نازانێت سەبارەت بە کەموکوڕی و هەڵە و نادروستی زانیاریەکانی راپۆرتەکەی، ئەوەش لەلایەن چاودێرانەوە بە خاڵی لاوازی وردبینەکانی کۆمپانیای دیلۆیت دادەنرێت.